نوێنەرانی لیستەکانی عەرەب و تورکمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوا دەکەن لە ئەندامانی لیستی برایەتی کەرکووک بگەڕێنەوە بۆ ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و بە مانگی یەکتر کۆبوونەوەکانی ئەنجومەنەکە بخرێتەوە سەر ڕێچکە یاسایی خۆی. جلسة مجلس المحافظة نتمنى ئێمە دەخوازین ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ببێتەوە بۆ ئەوەی کاروباری هاوڵاتیان ڕانەوەسێت، بەڵام بەداخەوە ژمارەیەکی کەم لە ئەندامانی لیستی برایەتی کەرکووک ئامادەن، بەڵام لیستی عەرەب و تورکمانەکان ئامادەبوونیان هەیە. بەڕای ئێمە لیستی برایەتی بەرپرسە لە بەردەم بەڕێوەنەچوونی کۆبوونەوەکان. ئەوەی ئێمە تێبینیمان کردووە ئەندامانی یەکێتی ئامادەن، بەڵام ئەندامانی تری لیستەکە حزوریان نییە. دۆخەکەوا دەخوازێت هەموو لایەک کۆ ببینەوە پارێزگارێکی نوێ هەڵبژێرین بە هەماهەنگی بەغداد. الآن التفاوض يجب أن يكون على المناصب السيادية. لە ئێستادا دانوستانەکان پێویستە لەبارەی پۆستە سیادیەکانەوە ئەنجام بدرێت. پۆستی پارێزگاری کەرکووک لە ئێستادا بەدەستی عەرەبەوەیە. برا کوردەکانمان دەیانەوێت پۆستی پارێزگار وەربگرنەوە. ئێمەش وەک تورکمان داخوازی خۆمان هەیە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەش پێویست دەکات دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت بۆ بەردەوامیدان بە دانیشتنەکان و گەیشتن بە چارەسەرێک تاوەکو پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک هەڵبژێرین. چارەسەری کێشەکانی کەرکووک تەنها لە کەرکووکە و لە هیچ شوێنێکی تر نییە. لا تركيا ولا طهران ولا حتى بغداد ولا أربيل. ئەندامێکی لیستی برایەتی کەرکووک شڕای دەگەیەنێت ئەگەر ئەندامانی لیستی برایەتی کەرکووک نەگەڕێنەوە بۆ ناو ئەنجومەنی پارێزگا ئەوە کورد و کەرکووک زەرمەند دەبێت. لە هەموو کات و مناسبەیەکە داوای ئەومان کردووە کە لیستی برایەتی بگەڕێتەوە ناو ئەنجومەنی پارێزگا بۆی ئیشوکارەکانی خۆی بکە و چکم لیستی برایەتی بەهێزترین لیست بۆ لە ناو ئەنجومەنی پارێزگای هەموو قەرارەکانش بەدەستی ئەو بووە. بۆیە ئێستا ئێمە هەرچەند دەکەین لەگەڵ تورکمان و لەگەڵ عەرەبە ناگەینە دەرئەنجامێک باشترین شت ئەوەیە کە کورد بێتەوە و بتوانێت بڕیارەکانی خۆی بدا لە ناو ئەنجومەنی پارێزگایە و ئەگەر نەگەڕێتەوە بەڕاستی هیچ کارێکمان پێ ناکرێت چکم ئێستا عەرەب بە شێوەیەک باسی وەزعەکە بارودۆخەکە گۆڕابێت لە قانجاز و بەرژەوەندی ئەوە نابێت تورکمان بە شێوەیەکی تر محاوەلاکەن بۆ ئەوی داوای کۆمەڵی پۆستی تر ئەکەن. چاودێرانی سیاسی شڕای دەگەیەنن دوورکەوتنەوەی بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی لە شاری کەرکووک بۆ شایخستۆتە ناو ڕیزی لیستەکەوە و هەرکە لیستی برایەتی کەرکووک بە ڕێژەی زۆرینەوە بگەڕێنەوە بە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکرێت زۆر لە کێشەکانی کەرکووک و لەوانە شەڵبژاردننی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک چارەسەر بکرێت. عومەر غەریب، خورسات نیوز، کەرکووک.